دەهۆڵ وەکو گروپێکی سەرەکی بەشدارە لە فێستیڤاڵی هەفتەی پەنابەران کە زیاتر لە دەرنەتەوەی جیاواز بەشدارن بە مەبەستی نمایش و ناساندنی کولتوری گەل و وڵاتەکەیان. ناوی ئەندامانی گروپ زیرەک ژێدار سەرۆکی گروپ ئامێری کەمانچە و گۆرانی کوتن، ڕاوەس فارس ئامێری کیبۆرد، مەریوان محەممەد ئامێری ساز، شاکۆ بەکر ئامێری سنتور، ئلیاس تۆناس ئامێری ڕیتم. ڕێکخراوی هونەری دەهۆڵ لە ساڵی 2004 لە سەردەستی هونەرمەند زیرەک ژێدار لە شاری بیرمینگام دامەزرا بە مەبەستی کۆکردنەوەی هونەرمەندانی کورد لە وڵاتی بەریتانیا و نمایشکردن و ناساندنی کولتوری کوردی. ئەندامانی دەهۆڵ لە هەمیشە بە گۆرانی میوزیکی ڕاسەن و جولبەرگی کوردی و ئاڵای کوردستانەوە بەشداری بۆنە و فێستیڤاڵەکان دەکەن، تاکو ئێستا لە ڕێگەی ئەم ڕێکخراوەوە خەڵکانێکی زۆر لە نەتەوە جیاوازەکان ئاشنایەتیان لەگەڵ کوردستان و کولتورەکەی پەیدا کردووە. ڕێکخراوی دەهۆڵ بە سەرپرشتی زیرەک ژێدار لە ساڵی 2006 توانی فێستیڤاڵێک لە شاری بیرمینگام ساز بکە بە ناونیشانی لە بۆنی سێودا کە فێستیڤاڵەکە تایبەت بوو بە ناساندنی کارەساتی کیمەبارانکردنی شاری هەڵەبجە بە نەتەوە جیاوازەکانی دانیشتووی بەریتانیا. هەر ئەم ڕێکخراوە توانین گروپێکی هەڵپەڕکێ بۆ لاوانی دانیشتووی بیرمینگام دامەزرێنێت کە بۆ ماوەی ساڵانێکی زۆر لاوان و گەنجان سەرقاڵی ڕاهێنانی هەڵپەڕکێی کوردی و نمایشکردن بوون لە بۆنە و فێستیڤاڵەکاندا. Stop it, Salvador! Yeah!